وەزارەتی بازرگانی عراق لیژنەیەکی پێکهێناوە بۆ ئەوەی ئامادەکاری بکەن لە ساڵی 2021دا بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان تەنها بەسەر خێزانە هەژارەکاندا دابەش بکرێت. تا ئێستا وەزارەتی بازرگانی هەرێم ئاگاداری دروستکردنی ئەم لیژنەیە نییە و بەڕێوەبەری گشتی بازرگانیش دەڵێت تا ئێستا ئاگاداری ئەو لیژنەیە نین، بەڵام لە هەر ئەگەرێک ئامادەکاری تەواویان کردووە بۆ بابەتە. وەزارەتی بازرگانی عراق چەند جارێک ئەوانەی ئەو غارانەی کردووە هەوڵی داوە هەم لە ڕێگەی بایۆمەتری و لە ڕێگەی ئەم جیازە تازەی کاڵین پێڵوی چاو و دەستەوە محاولە بکە تەنزیمی خۆراک بکە بۆ هاوڵاتیان بۆی بە شێوەیە بێکە فعلەن ئەوانەی کە بەشە خۆراک وەرەگرن کێن، چونکە خەڵکی تێدا مردووە خەڵکی تێدا لە دەرەوەی وڵاتە دەیانێت خۆیان ڕێخەنەوانە لەیەکی لەو کارانیشی ڕەنگە تا ئێستا وەکو وەزارەتی بازرگانی بەڕاتی گشتی بازرگانی نە ئاگادار کراوی نە نووسراوی شاتەوە بڵێ ئەو لیژنەیە پێکاتەوە و ئێوەش ئامادەکاری بکەن بۆ ئەو مەسەلەیە، بەڵام لە هەموو حاڵەتێک ئەگەر لیژنەکەش پێک بێت و بێت هەرێمی کوردستانیشەوە ئێمە شاوکاریان دەکەین، چونکەوە کارێکە بۆ خزمەتی عامە بە هاوڵاتیانە بەگشتی. وەزارەتی پلاندانان لە ڕێگەی دەستەی ئاماری هەرێمەوە هەموو ساڵێک ڕوپێوی تایبەت بە دیاریکردنی ڕێژەی هەژاری دەکات، بەڵام لە ساڵی 2010ەوە ڕوپێوی بۆ ڕێژەی هەژاری نەکراوە. دەستەی ئاماری هەرێم ئامادەکاری کردووە کە لەگەڵ بانکی نێودەوڵەتی ڕوپێویەکی سەرتاسەری لە هەرێمی کوردستان بۆ دیاریکردنی ڕێژەی هەژاری و بێکاری ئەنجام بدەن. لە 2010 ڕوپێوێکی خێرامان کرد بە بەکارهێنانی هەمان پێوەەر کە لە 2014 بەکارمان هێناوە، بەڵام بە نمونەیەکی کەمتر. ئەو کاتە بۆمان دەرکەوت کە ڕێژەی هەژاری لە 2010 لە هەرێمی کوردستان 5.45% بووە. طبیعی تەسەوڕەکەین ئێمە لە 2020 ڕێژەی هەژاری زیای کردبێ، بەڵام هیچ ڕوپێوێکی تایبەت نەکرا ئەو کاتەوە. ئێستا بانقی دەولی و ئێمە و دەستگای ناوەندی ئامار بەنیازین ڕوپێوێکی تری گەورەی خێزانی ئەنجام بین بۆ ئەوەی بزانین بە تەواوەتی ڕێژەی هەژاری چی بەسەر هاتووە. ڕێخستنەوەی بەشە خۆراکی مانگانە لە کاتێکدای هێشتا بودجا بۆ بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیانی عراق تەرخان نەکراوە و لە چوارچێوەی پرۆژەی بودجەی 2021 عراقدا شوێنی کراوەتەوە. بە پێی دوا راپۆرتیش کە بانکی نێودەوڵەتی کردوێتی ڕێژەی هەژاری لە عراق گەیشتۆتە نزیکەی لە 130 و لە بەرامبەردا لە هەرێمی کوردستان کەمترە لە 110. ڕێناس سەعالی کوردستان 24 هەولێر.